بێگومان لە کاتی هەر ڕووداوێک یاخود لە کاتی هەر شتێک کە ڕوو ئەدات فۆتۆ واگرتە ئەبێتە دوکیۆمنت یاخود ئەبێتە شایەت حاڵی ئەو ڕووداوە و بۆ هەتایە ئەمێنێتەوە بێگومان لە ڕۆژی سیانزەی هەشتی 2014 یەکێک لە فۆتۆگرافەرە کوردەکان کە توانیوێتی یاخود یەکەمین فۆتۆگرافەری کورد بووە کە توانیوێتی بەشێک یاخود بەشێکی زۆر لەو ڕووداوە جەرگ بڕوو لەو ڕووداوە ئازار بەخشە و دڵتەزێنانە لە ڕێگەی کامێراکەی و لە ڕێگەی فۆتۆکانیەوە دۆکیومنت بکات کە ئەویش زۆر بەڕێز ناسح عەلی خەیات بوو کە بەشێک لە فۆتۆکانی پێشتر لە چەند نمایشەکان نمایش کردووە و بەشێک لە فۆتۆکانیشی تا ئێستا نمایش نەکراون. زۆر بەڕێز ناسح عەلی خەیات لە ستودیۆی کورسان مەگەزین میوانی ئەمڕۆمانە ئێوارەت باش بەخێرات شاش جوانێکی کورسات زۆر سپاس. لێرە سەری ڕێز و نوازدان نوێنم بۆ هەموو قوربانیانی هاونیشتمانیانی ئێزدیمان هەم لە ناوشنگال و هەم لە چیای شنگال. سپاس بۆ تۆ. یەک پرسیار ئەمەوێ بۆ دەست پێ بکەم. ئەو هەستە چییە کە هونەرمەندێک یاخود فۆتۆگرافەرێک بەر تاوانێکی لەم شێوەیە ئەکەوێت؟ تەمەن هەموو هونەرمەندان لە هەموو سێکتەرەکانی ژیانە کە کارەساتی ڕووەدات لە وڵاتە ئەوڵین کەسانی کە هەستی پێکەن کە تیانە بەرجەستە بێت هونەرمەندانە لە هەموو کایەکانی ژیانە. منیش وەکو فۆتۆگرافەرێک ئەو جنۆسایدم کە بینی ئەو کارەساتم بینی کە هات بەسەر هاونیشتمانیانمانە لە چیای شنگال و لە ناو شنگالە هەستم بەو بەرپرسیارەتی کرد وەکو هونەرمەندێک ئەو شتە لە ناخمە جوڵەی کرد کە بڕۆم بۆ چیای شنگال و بۆ دوکۆمنتکردنی ئەو جنۆسایدە چون بەڕاستی ئەمەی کورد لە ئادەم و حەوا تا ئەمڕۆ هەر ڕوبەڕووی جنۆساید و ڕوبەڕووی لە ناو بردن و قڕ و قاتیە بینەوە لەبەرەوەی کە دیکۆمنتێکمان نییە لەبەرەوەی کە بەڵگەیەکمان بەدەستەوە نیە نەمانتوانێت لە ئاسین و دەوڵەتیان بە جنۆسایدی بناسیێنین هەموو کارەساتەکان بگرە کورد کارەساتی زۆر لەمە قورستر و لەمە گەورەتری بینیوە بەڵام لەبەر نەبوونی دیکۆمنت منەکو فۆتۆگرافەری هەستم بۆ بەرپرسیارەتێک کرد کە ئەرکێک لەسەر شانی من ئەبێ بچم ئەمە دیکۆمنتکەم بۆی سبەینە مێژوو قەڵەمی ڕژنێنە بەسەر ناوەکەمە لێرە چوون بۆ دوهۆک لە دوهۆکۆ زۆر هەوڵماندا لە ڕێی دووەکۆ بڕۆین بۆ چیای شنگال بەداخەوە سەردەمە لەبەر شەڕ و ئاژاوی بینی پێشمەرگە و داعش نەمانتوانین لێوە پەڕینەوە گەڕاینەوە چوون بۆ زاخۆ لە زاخۆ چوون سەرپردی فیشخاپور لەوێ بە هەمان شێوە ئاسایشی سەرپردەکە هەم لە بەرهەولە بەر ڕێگانێدا هاوڵاتیان بپەڕنەوە ماینەوە شەو لەوێ لەگەڵ کۆمەڵی فۆتۆگرافەری بیانیا یەکمان گرت فۆتۆگرافەرێکی هۆڵندی بوو فۆتۆگرافەرێکی هەندی بوو سووریەک بوو فەڕەنسیەک بوو لێکمان کرد و بەلەمێکمان کرد بەکرێ بە دەریاچەی فیشخاپورا پەڕینەوە چوینەوە بەرەوە لەوێ سواس بۆ برادرانی پاکەکە لەو بەرەو ماتۆر سواریان بوو بە دووسێ ماتۆر ئێمەیان گەیانە کەمپی نەورۆز کە لە دەم چیای شنگال بوو لە ڕووی سووریاوە شەو لێ ماینەوە بۆ بەیانەکە خەڵکەکان کە دێو ئاهاتن ئێمە بە شوێنەوانە ئاڕۆشینەوە بەرعکسی ئەوانە ڕۆشن و تا چوونە سەر چیای شنگال تقریبا ئەتوانم بڵێم 50 بۆ 70 ساعاتێک ئێمە بە پێ ڕۆژین تا چوونە سەر چیای شنگال ئەو کۆمەڵە فۆتۆگرافایەتی لەسەر چیای شنگال هەرێکی و بڵاومان کە بناو هەموو خەڵک و عەشامەتایتر ئێمە کە لە کەمپی نەورۆز دەرچوین قیامەتمان بینی ئەنی ئەوەی کە لە باسەکرێت لە فیلمەکانە ئەبیندا پیشانی ئەمەیەدرا کە فیلمەکان ساڵانی زوو ئەمان بینی ئێمە خۆمان لێو فیلمەمان بینی بەواقعی بەڕاستەخۆ فیلممان بینی کارسات و ماساتێکی زۆر ئێجگار ناخۆشمان بینیمە لەوێ کاک ناسح چی واکە فۆتۆگرافەرێک ڕێگی مەرگ هەڵبژێرێت جگەر لە هەستە نەتەوایەتێکە بۆ ئەوەی کە بگات بە ئازاری نەتەوەکەی و دوکۆمنتیکە خۆی لە هەموو کایەکانی ژیانە هەستکردن بە بەرپرسیارەتیە هەستکردن بە بەرپرسیارەتی وا لە منی کرد کە بڕۆم بۆ چیای شنگال و کە سوورەم زانی کە ڕوبەڕووی مەرگ نەبمۆنی و مەرگە بم ینی بگرە ئێمە ڕوبەڕووی مەرگش بووینەوە طبعا لە ڕووی دەرونیەوە من دوای کە گەڕامەوە تقریبا ئێمە لە کۆی ڕۆژەکان حەو ڕۆژماینەوە لەسەر چیای شنگال حەو شەو ڕۆژماینەوە لەسەر چیای شنگال دوای گەڕاینەوە هەموو فۆتۆگرافەرەکان تووشی بارێکی دەرونی بوون جگەل لە زەحمەت و ماندووبوون و تینی و برسێتیەکە تووشی حاڵەتێکی دەرونی بووین ئێمە مناڵمانە بینین بەرچاوانەوە خنکا لە تونیا بیرە پیاومانە ئەبینی لە برسا ئەمرد مناڵمانە بینی ئەو نەدوو پشک پێ و یا بوو لەو خاکە گیانی لە دەسەیە یعنی شتی وامانە بینی مەئساتی وامانە بینی تووشی حاڵەتێکی دەرونیش بووین هەموو هونەرمەندێ لە سێکتەری لە کاری ژیانی خۆیان هەستکردن بە بەرپرسیارەتی هەبێت ئەبێت گوێ بە ژیانی خۆی نەدات بۆ ئەوەی بتوانێت ئەو کەیسە ئەو کارەساتە
ئەو خۆشی وڵاتەکەی نەتەوەکەی دیکۆمنت کات و سبینێ بیناسیێنە خۆشببختانە من توانیم لە ڕێی کامیرەکەم و دیکۆمنتێکی زۆر بێنمەوە فۆتۆیەکی زۆر بگرم لە هەموو سێکتەرەکانی ژیانی چای شنگال و نردیشمان بۆ فەڕەنسا لەوێ 2016 لە فستیڤالێکی گەورەی جیهانیان لەوێ فۆتۆیەکی تیا پیاوە پیرەکەی لەگەل لەسەر شاشەکە نمایشکردن پیاوێکی پیرە خەوتووە ئەو پیاوە پیرە بووە پۆستەری دلیل و پۆستەری پێشەنگا و هەم کوراسەیەکی گەورەکەی سەر لە مۆزەخانەکانی فەڕەنسا لە بەردیدەی بینەرانایەوە بووە پاڵپشتێکی گەورە بۆ ناساندنی کەیسی جونەسایدی برایەزیەکانمان لە فەڕەنسا. بەڵێ وێنەکان یاخود فۆتۆکانت چۆن جیا کردەوە چۆن بڕیارەتە ئەم بەشە بڵاو بکەیتەوە و هیچ بەشێک هەبوو یان هیچ فۆتۆیەک هەبوو کە دەستت تێی نەچوو بێ بڵاوی بکەیتەوە یان داد نابێ بۆ کاتێکی تر. طبعا کۆمەڵی فۆتۆمەیە کۆمەڵی دیکۆمنتمەیە هەڵ جارێکان ناکرێت باسیشان کەم نەک بڵاوەکەمەوە کۆمەڵێ شتێکە باسکردنی زۆر ئەستەمە باوەڕکردنی زۆر ئەستەمە بینینی سیرکردنی کۆمە فۆتۆکان کە من ئەم سی فۆتۆیم کە داناوە بۆ بڵاوکردنەوەی باخیاتی کۆمەڵی فۆتۆ هاتینەوە کە گەڕامەوە بە کوردستان لە ڕێی ئەکادیمی جیهانیەکان و پەیوەندیم پێوکرا کۆمەڵێک لە فۆتۆکانم وەکو بەخشی بۆ ناساندنی جونۆسایی دەکات. هەمووی چەند فۆتۆیەکان ناسی؟ زیاتر لە 20,000 فۆتۆم گرتووە. 20,000 فۆتۆ. زیاتر لە 20,000 فۆتۆ. بۆچی وەکو کوردستانتی بۆ بەستی دانیت بڵاو کردوتانی هەمویان بەو شەوەیانی جەرگ بڕن کە بینەر نەتوانێت بەتاکید من ڕسمی خێمەیەکم گرتووە وەزانام یەک دانیان لێرە نمایش کردو خێمەیەک ڕسم گرتووە ئایلەیەک حەوت نەفەر هەمویان لە برسی تونوتیان مردوون دایکەکە بە تەنامات و پەڕۆیەکی تەرکردە هێنە بە دەمچاو و دەمودی مناڵەکەیە بۆی گیان ئەوان دەرنەچێت خۆشی دوای گەڕانی دوای ڕۆژ ئەوش گیانی دەرچوو بوو فۆتۆی وشم گرتو کە ئەوش گیانی دەرچووە هەنی کۆمەڵی کشتیتیایە تەقبول ناکرێت بینینی زۆر قورسە بەس تەنها بۆ ناردنی بۆ ناساندنی جونۆسایدەکە ئەو فۆتۆ جەرگ بڕانم نردووە بۆ کادیمیە جیهانی لە فەڕەنسایە نردومە بۆی بۆ پاڵپشتێکی گەورە بێت بۆ ناساندنی جونۆسایدی ئەم کارە ساتە لە ئاسینە دەوڵەتیە کۆمەڵێکشی تیا من فرۆشتومە بە ڕاگەیاندنە جیهانیەکان فرۆشتومە پیانەوە بۆم نییە من خۆم بڵاوی کەمەوە چونکە تازە مڵکی ئەوانە ئەمە تەمەنەوە خۆتان زان دەبارەی ڕاگەیاندنە ئەو یاسایە هەیە کە تۆ فۆتۆیەکت فرۆشت بۆت نییە بڵاویکەیت و یان بێ بە دەستگایەکی تر کۆمەڵێکیشی هەندای خۆم هەڵم گرتووە چاوەڕێم ڕۆژێک بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری یان ئەکادیمیاک دروست بێت لە وڵاتە بۆ ناساندنی ئەو جونۆسایدە بۆ دیکۆمنتکردن دەستگا بە دروستکردنی کوراسەیەک من ئامادەم هەرچی فۆتۆمێ بێم بەو دەستگایە بۆ ئەوی کوراسەیەکی جوان دروست کات بۆ ئەوی ئەم کارەساتە بکرێ بە کوراسەیەک و لە مۆزەخانە و لە کتێبخانەکانە بمێنێتەوە بۆی نەوەی دوای ئێمەژەم کارەسات و مواساتە ببینە. باشە ئەم ساڵ یادی حوتەمین ساڵی ئەو کارەساتەیە تا ئێستا هیچ کوڕاسێکی ئاوا لە یادەکانە ساڵانی پێش و هیچ کار بۆ ئەوە نەکراوە؟ نەخێر بەداخەوە تەنها یەک ئیشکراوە ئەویش کاک مەریوان قەرەداخی کۆمەڵێ شعری نووسی بۆ کارەساتە فۆتۆکانی منی هەموو برد کردوێتی بە کتێبێک و تەنها ئەو کتێبە ئەو جوازان تا ئێسش ڕێگەپێدانی پێ نەکراوە بڵاو بێتەوە بەڵام تەواو بوو لە تەواو بوو نایە بەڵام لە فەڕەنسا ئەم کوراسە دروست کراوە زیاتر لە 12 فۆتۆگرافەری جیهانی کە هاتبوون بۆ چیای شنگال ئیشەکان دەوێت تەقدیم کراوە ئەم کوراسی دروست کرا بۆ 12 خۆشبەختان من وکو کوردێک تاکە کوردێک لەو کوراسە زیاتر لە 100 فۆتۆم هەیە لەو کوراسە دانراوە و ئێرە ئێستا ئەگەر کەسێک هەبێت بۆ دروستکردنی کوراسە تەسەوڕەکەم فۆتۆگرافەری باش لە کوردستانە هەمدا دووهۆک لە زاخۆ لە هەولێر لە سلێمانیش کە هاتوون بۆ چیای شنگال و دیکۆمنتیان هەیە بۆ من سلێمانی کاک زمناکۆ ئیسماعیل ئەتوانن بڵێن دیکۆمنتێکی باشی لایە ئەتوانن کۆمەڵی فۆتۆگرافەری تر هەنەمانە هەمووان بانکەن بێن کاکەوەرە ئیشەکان بێنن با کوراسێکی لە دروستکەین من ئامادەم وەکو ناسعەلی خەیات هەموو ئەو فۆتۆانە تەسلیمی ئەو کەسە بکەم بەڵام کوراسەیەکی باش دروست بکرێ بۆی بخرێتە مۆزەخانەکان و کتێبخانەکانمانەوە بۆی بۆ هەمیشەیی ئەم کارەساتە لە یادی نەوەکانی دوای ئێمەشتا بمێنێتەوە و دەبیر نەکرێ. تا ئێستا ئەم فۆتوانە خود بڵێن لەو بەشێک لەو فۆتوانەیە کە تۆ خۆت بڕیاریان لەسەر ئەی لە هیچ پێشانگایەکان نمایشە کردوون چونکە تاکی کوردیش ینی مافی ئەوەی هەیە کە کارێکی لەو شەوەیە کە فۆتۆگرافەرێکی کورد کە یەکەم فۆتۆگرافەریش بێ بچێت ئەو بابەتانە دۆکۆمنتکە بەشێکیش نەبێت لەو مەرگە ساتانە ببینێ لە ڕێگەی فۆتۆکانی. بەڵێ من لە فەڕەنسا وەکو عەرزم کردی لێ پێشەنگای گەورە کراوە لە ئەمریکا پێشەنگایەکی 2007 پێشەنگای کراوە بۆ ئیشەکانم زیاتر لە 50 ئیشم لە ئەمریکا نمایش کرا لە گەورەترین کۆلێژی هونەر لەوێ لە نیویۆرک و خۆشبەختانە لە گەورەترین فستیڤاڵی ئێرانیا لە فەجرا بەشدار بووم وەکو ستۆریەک
ساڵی 2010 لە گەورەترین فستیڤالی ئێران کە فستیڤالی فەجرە بۆ فۆتۆ لێ بە ستۆری شەنگال لە میحنەتدا بەشدار بووم 13 فۆتۆم لەو وەکو ستۆریەک نرد بۆ ئەو فستیڤالە خۆشبەختانە چۆ فیناڵ یەکەمیشی بەدەستێنا بەڵام لە دقەی ئیزافیە لەبەرەوەی کارەساتەکە SD بوو دوور لە دین بوو ئێران وڵاتێکی ئیسلامی کانسڵ کرا ئەوەی تا سەر ستێجش طبعا دیاوانی جیاوازە تا ئاخیر لەحزەیش ئیشەکەی من یەکەم بوو لە ئاخیر لەحزە دقەی ئیزافیە ئیشەکە یەکەمەکە درا بە هینێک ستۆریەکی عاشورا کە تایبەتە بە دینی شیعەکان من بووم بە دووەم ینی ئەو ستۆری من بوو بە دووەم ستۆری لەسەر ئاسی ئێران لە گەورەترین فستیڤاڵە ئەنی من لە فستیڤاڵە جیانەکانە لە فستیڤاڵە نوێخۆیەکانیشە هەم پێشەنگام کردو هەم فۆتۆکانیشم نمایش کردو لە کوردستانی خۆشبەختانە لە 4-5 جێگا نمایشم کردو و وەڵام کردەوە. زۆر باشە لەناو ئەو ڕۆژنامە نووس و ئەو فۆتۆگرافەرانەی کە وەکو ئاماژەت پێکرد بەشێکیان بیانی بوون کە زۆر بەزەحمەت گەشتنا سەر چیایی شەنگال هیچ کەسێکی تریتیان نەبوو لەگەڵ ئێوە هونەرمەندان شاعیران نووسەران لەبەرەوەی کرد لەوێش چیرۆکی زۆر سەرنجڕاکێش و زۆر جەرگ بڕیتیە بەداخەوە بەغێری فۆتۆگرافەر و ڕاگەیانکار ڕۆژنامە نووسی بڵین کەناڵە بیانیەکان کەناڵە فەزایەکان نە ئەدەب نووس نە ڕۆمان نووس نە نەقاش شێوەکار هیچ دەمانە نەهاتن کە زۆر گرنگامانش باتنە سەردانی ئەو ماساتان بە چای خۆیان ڕاستەخۆ ببینایە زۆر گرنگە بەڵام شعریان نووسیوە لە ڕووی ئەدەبیات و شعری زۆر جوان نووسرابووە و کارساتە ئەتوانێت بە ڕێبەراتی ڕۆشنبیری بتوانێت لە ڕێی ئەو ئەدەب نووسانەوە کۆمەڵە شعری باش هەڵبژێرێ لە ڕێی فۆتۆگرافەرەکان و کۆمەڵی فۆتۆی زۆر باش دەستنیشانکەن هەم کتێبێکی شعری و هەم کوراسەیەکی فۆتۆیی دروست بکرێت و بخرێتە کتێبخانەکانەوە ئەم کارساتانە ضرورە لایانی پەیوەندیداری حکومی ئەم هونەرمەندانە بانگێش بکات بۆ نمونە من ئەوم ئاگرێک کەوتوتەوە لە تورکیا لەلایەن اتحادی مصورانی تورکیاوە تا ئێستا لە 3 جێگاوە من داوەتنامە بواتەوە کە وەکو فۆتۆگرافەری بچم لەوێ کار لەسەر ئەماگرە بکەم بچم ئەمەگرە دی کۆمنت بکەم بۆ ظروف و زەمان بمێنێتەوە بۆ تورکیا شانازیە ئەم کارەساتانە گرنگە لە وڵاتی ئێمە کە ڕوو ئەدا لایانی پەیوەندیدار هاوکاریمان بن هیچ نەبێت ڕێگریمان لێ نەکەن نەک داوەتماکەن ڕێگریمان لێ نەکەن بۆی بچین ئەم کارساتانە دی کۆمنت کەین سە بۆ من لە شەڕی داعشا من زۆرترین دی کۆمنتم هەیە لە هەموو سنوورەکان لە خانەقین هەتاکن زاخۆ من لە هەموو سنوورەکانە لەگەڵ شان بەشانی پێشمەرگە دی کۆمنتی شەڕی داعشم کردووە ئەمە چەند مدەیەکی تر قەدرێ میشێ من نەزانن بۆ نمونە ستۆریەکم هەیە ئیشێکم هەیە لەسەر داعشە بیانەکانی ناو داعش فۆتۆی چیم گرتووە ئەو داعشانم گرتووە کە کوژراون کە کوژراون ڕسمیانم گرتووە هەویەکانم دەرێنەوە لەگەڵ سەر دڵی و ڕسمێکیم گرتووە سوودیتایە تورکیتایە سعودیتایە ئەردەینتایە بەحرینتایە هۆڵندیتایە فەڕەنسیتایە هەمووی ڕسمیوانم گرتووە ئێستا کارێکم کردو لەسەرەوانە ئەمانە ئێستا قەدری نازانێت بەڵام چەند ساڵێکی تر قەدری ئەم کارانە ئازاندێ گرنگە لانی پەیوەندیدار هاوکارمان بن وەکو فۆتۆگرافەران وەکو ڕۆژنامە نووسان وەکو شاعیران لە هەموو سێکتەرەکانی ژیانی هونەرە هاوکاری هونەرمەندان بن بۆ ئەوەی هاوکارمان بن ڕێگریمان لێ نەکەن بۆی بچین هەم لە خۆشی و ناخۆشی کارەساتی وڵاتەکەمانە دیکۆمنتکەین و بیبینین لە نزیکە وەکو ئەوان بەشدار بین بتوانین هەم دیکۆمنتیکەین و هەم بەچای خۆمان کارەساتەکە ببینین وەکو شاید حاڵێ بۆ ڕۆژانی تر زەڕورە بۆ ئێمە کاک ناسیح لە ماوەی گفتوگۆی قسەکانی تو بیرم لەوە کردەوە چۆنە بیرت لەوە نەکردێتەوە کە بۆ نمونە تەواوی ئەو 20,000 فۆتۆیە ئەخود ئەو فۆتوانی کە خۆت بڕیاری لەسەر ئەی لەڕێی کتێبێکەوە بڵاویان بکەیتەوە کە کتێبەکە خۆی بدوێت یعنی هەریەکان بتوانێت بۆ منە چیرۆکی پشتی ئەو تو خۆت زۆرینی چیرۆکەکانە تەواوی ئەو فۆتوانی کە چیرۆکەکان ئەزانی لە بەشی ژێرەوەی بۆ منە ئاماژەی پێ بکەیت و بکەیت ئەمەش بە دۆکۆمنتارێک و خەڵکی دەتوانێت زۆر بە ئاسانی بخوێنێت و کۆمەڵێک کتێبم لەبەردەسایە بەڵام لەبەر ئیمکانیات نەبوون ئیمکانیات و ئەم شەڕی داعش و کۆرۆنا و هاتنینە لە ڕووی مادیەوە کەمێ نمتوانیم شە بکەمە ئەمە لە بەردەممان بۆ ئەم پێویستی بە لایەنێکی پەیوەندیدارە کە هاوکارم بێت لەمڕۆ هەم من چەند پرۆژێکم لە بەردەسایەک لەوانە پرۆژی دیکۆمنتکردنی جلە کوردەکانی چۆپاچە کوردستانە کە کردومە کۆکردنەوەی تەزبیحی چۆپاچە کوردستان کۆم کردوەوە هەموویم هێناوە دیکۆمنتکردن نووسینەوەی جوگرافیای کوردستانی گەورە نووسیمەتەوە بە فۆتۆ کوردستانی گەورەم نووسێتەوە گرنگە ئێستا وەزارەتی ڕۆشنبیری بێت ئەم فۆتوانی من کا بە کوراسەیەک بکا بە کتێبێک و بڵاویان کەینەوە هەبێت بۆ نمونە من ڕۆشتوم بۆ باکووری کوردستان پارێزگار بە پارێزگار گەڕاوم ئەم پارێزگایە بەچی بەناوبانگە هونەرمەندەکانی کێن ڕۆشنبیرەکانی کێن ئەدەب نووسەکانی کێن شوێنە سیاحەکان و تاریخەکانی کوێن لەگەڵ چ وڵاتێکا سنووری هەیە
هەموو ئەمانم دیکۆمنت کردووە و لام هەیە بە دیکۆمنتگەری بە دیجیتاڵی دیکۆمنتم کردووە بەڵام لەبەر نەبوونی کولفەیەک کە ئەو کولفێکی باشی تێچێت من نامێشتێکی بازاڕی بکەم ئەمە مانەبوونێکی زۆرم لەگەڵ چەشتووە گەڕانێکی زۆر شەنوخونێکی زۆرم ڕوبەڕووی مەرگ بوومەتەوە لە پێناو دیکۆمنتکردنی ئەم شتانە بۆرم نەم کاسادی شنگال لە ڕوبەڕووی مەرگ بوومەتەوە لە پێ نامێ بە شتێکی بازاڕی بیخەن بازاڕەوە بڕوات ئەمە شتێک بێت سبەینە ڕوومان بێ پیشانی خەڵکانی بیانی بین ئەمەش پێویستی بە کولفەیەکی باشە زۆر خۆشحاڵ بووین ئەمەوارەیە لەگەڵ مامبووی لە پرۆگرامە سوپاس بۆ بەڕێز ناسە عەلی خەیات فۆتۆگرافەر دووبارە سوپاس بۆ شاشە جوانەکەی کورسات کە هەمیشە لەگەڵ خۆشی و ناخۆشەکانی میلەتەکەمانە ئەویش دیکۆمنتی کردو و هاوکار بووە سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ دووبارە خێر بێت